دۆخی دوو هاوسەرەکە چۆنە؟ گمۆ وەک تۆ باست کرد ڕووداوەکانی گرگرتنی بتڵی غاز بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە لە هەم لە سلێمانی هەم لە شارەکانی تریش بەرەبەیانی ئەمڕۆ لە گەڕەکی تاسوژی شاری سلێمانی لەم خانوویەکی ئێمە ئێسێلین ژنوپیاوێکی بەتەمەن لێرە نیشتەجەن لەگەڵ منداڵێکدا بەیانی لە کاتی ئامادەکاری بۆ خوانی بەیانی بتڵێکی غازی بچووک کە لە نێو هاوڵاتیان و بازار زیاتر بە پیکنیک ناسراوە لێرە ویسوانە چالێنە لەگەڵ داگیرساندن دەی غازەکە گڵپەی کردو و ئاگر کەوتەوە ئەگەر وێنەگرەکە دیمنەکان شان بە شوێنەواری سوتاوی بە خانۆکەەوە دیارەوە پەنجەرەی ماڵەکە بە تەواوی شکاوە برای یەکێ لە خاوەن ماڵەکەم لایەکە ئێستا خاوەنی ماڵەکە لەگەڵ خێزانەکەیدا لە نەخۆشخانەی سوتاوین بەشێ لە لاشیان بەوەی گرکردنەوە سوتاوە سڵاو دەبێ وردەکاری ڕووداوەکەمان باسکی کێنە مەشێ ڕاستە کاکە یەکەم جار بەخێر بێن سەر چاوم ئەم هۆدەیە کە ئێمە تیاوەساوین ئەمە خۆی ئەم برای من و ئەم براژنەی من لێرا ژیانیان بردوۆتە سەر تەمان ئەمە پەردە و شوشە و کەپز بووە ئەم هۆدەیە لێرا نانیان خواردەوە لێرا خەوتون پیکنیکێکیان هێناوەتە ژوورەوە بەهۆی بێنەوتی و حکومەت و نەوتنا بە خەڵک ئاوای لێە کەیترم پیکنیتە بزانە یان چبنەکەی تەقیوە یان لاسیکەکەیان ئەم ژنە لە بیری چۆتەوە بیگرێتەوە بۆ خۆی کەتر پینگی خواردەوە غازش ناڕوە لە هۆدا پینگە خواتەوە هاتۆتە ژوورەوە چرخ بووە چرخی لێ شقارتی لێ ناڵەی کردو تەقیوەتەوە ئەوان بەسەرا هاتووە دوان و مناڵێکی حەو ساڵ پێش تەندروستیان چۆنە باشن لەخوا بەزیابێت تەقین لە ساعت 25 سوتاوە باشە خانۆکە نەتەبی بەسەریانە لەخوا بەزیابێ کە نەمردوون ئێمە رازین بە بەشی خواوکە بەوە کە نەمردوون ئەو ئەگە وێنەگرەکە گمە دیمنەکان شان بە ئەمە بەشی سەرەوەی ئەو بتڵە غازە بچووکەیەکە بە پیکنیک ناسرە باشە ئەم بتڵە تەقی و یامە بتڵ خەت ناتەقەیە من 12 ساڵ لە شەریکەی نەوت ئیشم کردووە غازم هێناوە بتڵ بە حیاتی ناتەقەیە هەل لە پیکنیکەوە هەتا بتڵێکی گەورە تا تڕێلە قەت بە حیاتی بتڵ ناتەق وەرز بردی بەس ئەکرێتەوە کە کراوە ئەو غازە دەرەچێ کە چوو ئەو شوێنەوە ئەو شوێنە ئەو هۆدەیە کەپسە دەرناچێ غاز کە دەرنەچوو پینگە خواتەوە لە ماوەی مەترێکی ئەمێنێ بۆ عەرزەکە ئەم غازە ئەمێنێتەوە ئەم ژنش کە هاتووە هەست کەسەکە چووە ژوورۆنەوە جگەرەیە بخواتیان شقارتێ لێە پرووسکە ئارێک سەر ئەمە وەکو تێنتی وایە ئەتەقێتەوە کە تەقیوە ئەم شتە ئەم بەسە ئەم کارەساتە ڕووەگا لە کاتی ڕووداوەکە مناڵە حەو ساڵانەکە لەم بوو نا ڕۆشت بوو هەر دووچانی تیابووم کوڕەکەی برام و براژنەکەمی تیابوو هەرم ژن و پیاوە لە چەند ساڵی پێشوشە 2 ساڵ تا 3 ساڵی پێش بامان شێوە بە بتڵ ئاگری گرتووە ئەم خانەوە بە نام خانۆ خانوێتر بوو لەو بەرەوە خانەوە دێ بچکۆلە بوو 2 مەتر پان بوو 6 مەتر درێ ئەینە سد غاز بەرەڵا بوو چووە ژوورۆ شقارتی لێ بەیانی زوو چالێنێ وەدەکە تەپی بەسەریا و ئەمری خوای کرد و وەدەکەی ئیتر بۆ کارەساتە ڕۆژ ئەویش ئەمەش دوو هەم بەڵێ خێزانی حاجی قایر بوو براژنی من بوو خێزانی پێشوشێت باوە بە کارەساتی گرتنی بەڵێ گشتێک گەڕێتەوە بۆ مەسەلەی حکومەت کە نەوت بووە بە میلات کە نەوت بووە کابرا غاز نایێنێتە ژوورە یان غاز بەکار نایێنێ نەوتەکە بەکارێن نەوتەکەش سەلامەتە نەبووە نیە و نە هیچیە ئاگر ناگرێ هەر ئەمە ئەگەرگە لە بان سەر خۆی بسووتێ و تەواو ئەگەر حکومەت نەوت بووە بە میلەت ئەوەی لێ نایە کاکە چاومەت بە هیچ شێوەیە نەوت هین غاز نەفتا بەنزین ڕجان بەرجا ماڵەکان و کوردستان مەی بەنە ژوورۆ ئەو هۆدانەی کە خۆتانی تیا دانیشن و کە خۆتان تیا ژیانە بەنەسەر لەبەرەوەی شتێکی خەتەرە تێنتیە ئەتەقێتەوە ماڵەکە کاولەکەوت خۆش لە ناوە بات سپاس بۆ هاتتانی گمۆ ئەوەی بینەر و بیسەری بنووتەی برای خاوەنی ماڵەکەی وەک باسم کرد ئەم دوو ژینە ژن و پیاوەکە کە تەمەنیان 70 ساڵ بە 68 ساڵە ئێستا بەوەی سوتانی بەشێک لە لاشیان لە نەخۆشخانەی سوتاوی شاری سلێمانی وەک براکەی باسی کرد ساڵی 2019 ژەرم پیاوی ئەم ماڵە خێزانێکی کێ هەبووە هەر لەم گەڕەکە لە خانۆکی کێ هەبوون هەر بەوەی گرگرتن و تەقینی بتڵی غازەوە خانۆکان تەپیوە کە خانۆکی گڵ بووە خێزانی پێشووی لە ڕووداوەکە گیان لە دەزاو خێزانی ئێسێشی کە وەک باسم کرد لە نەخۆشخانەی سوتاوی شاری سلێمانی لەژێر چارەسەری پزیشکیدانەوە دوای زانیاریەکان